بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستان و بەڕێزان لە خزمەت فەرموودەی پێغەمبەر بووین صلی الله عليه وسلم باسی نیەتەکانی چاکەکاری کرد کە بە دڵی ئینسانە دێن چۆن خوای پەروەردگار لەسەر نیەتە باشەکان پاداش دەنووسێ. دواتر لە درێژەی فەرموودەکەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإن هم بسيئة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة. ئەمە فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتایی فەرموودەکەدا فەرمووی ئەگەر کەسێک نێتێکی خراپە بە دڵ و دەرونی داهات بەڵام نەیکرد، خوای گەورە لە لای خۆی چاکەیەکی تەواوی بۆ دەنووسێ. ئەمە فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەند وشەیەکە، بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێ کردووە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێ بە تەرجەمەی حرفی وەربگیرێن، ئەبێ شیکردنەوەیان بۆ بکرێ. بۆیە لە خزمەت ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێن نێتی خراپەش چەند جۆرێکی هەیە بۆی لێی تێبگەین. یەکەمیان کەسێک ئەو نێتە خراپە بەدڵیا دێ کاتێک خراپە و لەسەری حیسابە کە لە ناخی دڵیەوە بۆی بکڵێ، ليس مجرد حديث نفسي، نەک هەر خەتەرەیەک بێ بەدڵ تا بێ و بڕوە. ئێمە مرۆڤین، ئێمە فریشتە نین. ئیسلامی ئێمە دینی واقعبینیە. من تۆ هەموو مرۆڤێک پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لێ دەرچێ لە ژیان تا ڕۆژگارێکی ژیانت خەتەرەیەک بەدڵ تا دێ و دەڕوە، ئەوە پێڵەن حەدیث النەفس. حەدیث النەفس جاری وا دەگاتە سەرەوەی نەعوذ بالله ئینسان بیر لە خوای گەورە دەکاتەوە. کۆمەڵە شت بە مێشکتا دێ پێی ناڕەحەتیشی، کۆمەڵە خراپە بە مێشکتا دێ ئازاری شت دەدا. بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی ئەمانەوە چی فەرمووە. دەفەرمێ إن الله عفا عن أمتي ما حدثت بها أنفسها ما لم تعمل به أو تتكلم به. ئیمامی بوخاری مسلم ڕیوایەتیان کردووە لە صحیحەیندا. خوای گەورە بە گەورەی و ڕەحمەتی خۆی چاوپۆشی کردووە لە ئومەتی من ئەوەی کە بە دڵیانە گوزەر دەکا کە بە خەتەرەی مێشکتا دێ. عەرزمکردن جاری وایە شەیطان شتی وات بەرامبەر بەخوا دێنێتە مێشکەوە، بەرامبەر بە مردن، بەرامبەر بە قورئان، بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەتەرەیەکە دێ و دەڕوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوا هێندە بە ڕەحمەت چاوپۆشی لە ئومەتم کردو هیچ گوناهێک لەسەر نانووسێ، مادام قسە نەکردەوە و نەت دەرن نەبڕیەوە و نەت کردوتە گفتوگۆ و نەت کردوتە موناقەشە و بە کردار جێبەجێ نەکردووە، ئەم خەتەرەیە ڕۆیشتۆ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم هیچی بۆ بکە و هیچ نییە، لە خۆتی مەکە بە گونمان، ئەمە لەسەرەوە هیچ گوناهێک ناگا. بۆیە عولەما دەفەرمون أن النية ليست مجرد الطلب بل الجد في الطلب. نێت هەر بۆ کاروباری ژیانیش ئەوە نییە خۆزگەیەکی بۆ بخوازی، بەڵکو ئەوەیە الجد في الطلب، بە شوێنی داوێڵبی. ئێستا کەسێک دەڵێ دیار نەبووی، وەڵا بە تەما بووم بێم بۆ لادەوە، هیچ نییە، بە تەما نەبووی، ئایا تۆ هەستاوی جلەکانت گۆڕیوە سارەکەت هەڵکردووە. الجد في الطلب ئەوە نێتە. بەڵام تۆ هەر لەسەر جێگاکەی خۆت دەتەوێت خەوەکەشت لێ تێک نەچێ، وەڵا خۆزگە بچوومە سەرێکی فڵان کەسیشمدا لەبەرخوا، ئەوگەر نێتت هەوەیە هەڵدەستای، ئەوە هیچ نییە، ئەوە هەر حەدیث النەفسە، لەسەری پاداش وەرناگری. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن هم بحسنة فلم يعملها. نێتە خراپەکە بەدڵ تا دێ هەڵدەستی خەریکی بچی بیکەی، بەڵام فلم يعملها تركها لله، لەبەر خاتری خوا وازی لێ دێنی. وەکو لە صحیح مسلمە فەرموودەکە تەواوی دەکات دەفەرمێ لأنه إنما تركها من جراء أي من أجل، لەبەر خاتری خوا دەیگەڕێیتەوە. ئەڕۆی کۆمنتێکی ناشرین بنووسی، مۆبایلەکەت کردوێتەوە قسەیەک بە فڵان کەس بڵێ، دوایی دەست دەجێڕیتەوە نە یا ڕەبی خوای گەورە بحەقم چێ بەسەر خەڵکە و گوناهی خەڵک بۆ خۆم بێنم، لەبەر خاتی تۆ ناینووسم. خوای گەورە دەفەرمێ یەک چاکەی کاملی بۆ بنووسن،
چونکە لەبەر خاتری من کەس نەبوو دەستت بگرێ کەسیش ئاگای لێ نییە لەبەر خاتری خوا قسەیەکی نەشیاو لەسەر فەیسبووکەکە نەنووسی ویستی بڕۆی فڵان کەس ئازاردەی وەڵی ئەچم دووسێ قسەی پێ دەڵێم کەچی دوایی لە ڕێگادا گەڕایتەوە وتت خوای گیان لەبەر خاتری تۆ ئەمە بەدڵتە هاتووە عەزمت جەزم کردو ڕۆیشتووی هەنگاوت بۆ ناوە وەڵی با تووشی فیتنەی نەبین و با فڵان کەسیش تووشی فیتنەی نەبێ خوای گەورە بۆی مناڵەکانیشم تووشی ئاژاوە نەبن ها بیر دەکەیتەوە مراجعەیەکی نەفسی خۆت دەکەیتەوە بە خۆدا دەچیتەوە خوا لەبەر خاتری تۆ دەگەڕێمەوە قەی ناکە با من ئەو ئاژاوە لەسەر دەستی من ڕوونەدا خوای گەورە دەفەرمێ خۆ تۆ هیچ چاکە نەکردووە بەس نیەتی خراپەت هەبوو لەبەر خوا نەتکرد خوا دەفەرمێ چاکەیەکی کاملی بۆ بنووسن هەر گفتوگۆ لە ناو نەفسی خۆتایە بەس هەنگاوێکی جدید بۆ ناوە لەبەر خاتری خوا وازت هێناوە ئەمە جۆری یەکەم هەر کاتێ بەڕێزم نێتی خراپە بەدڵتا هات بەڵام لەبەر خاتری خوا دەتزانی دەدویست بیکەی دڵت تەواو گەرم بووە هەموو لەشت هانت دەدا شەیطان هەموو هۆکارەکانی بۆ ئاسان کردووی و ئەوێ ئەم پڕیشکاگرە فووی پێداکە و گەورەی بکە بەڵام تۆ لەبەر خاتری خوا بەس لەبەر خاتری خوا تەڕەکە هالی لا خوا فەرمووی من جەڕائی ئەی من ئەجلی لەبەر خاتری من وازن لێ هێنا خوا دەفەرمێت چاکەیەکی تەواوت بۆ دەنووسرێ ئەوە بەشی یەکەم دووەمیان ئەن یەهەمە بالسەیئەة وەیەعزەمە عەلەیها نێتێکی خراپە بەدڵ تا دێ وەکو خۆزگە بە خراپە خوا کارێک بخوازی تەواویش هەوڵی بۆ دەدەی نەکە لە دڵتا بێ ئەگەر ڕێک ماڵەکە لە دەستا بوویایە وەکو حەدیثەکەی پێش و فەرمووی لەو ئەنە لی مثل مالی فلان فأعمل فيه مثل عمله خۆزگە بەقەدر فڵان کەسی دەوڵەمەند پارەم دەبوو والله منیش هەموو شەوێ دیسکۆ و ڕەقس و سەمام دادنا ئەبوو هەر ڕاقیسە وەکو فڵان کەسم دەکرد هەموو شەوێ دانیشتێکی شەوانم دەکرد و عەرەق بخورایەوە و گۆرانی بێش گۆرانی بوو تا ئافرە سۆڕی بدایە بۆم خۆزگە منیش وەکو فڵان کەسم هەبوویایە یعنی ئێستا پارەکەی لەبەر دەستا بووە ڕێک وەکو ئەوی دەکرد بەس ئەوەی کە ڕێی لێگرتۆ بێ پارەیە ئەینا لە ناخەوە بۆی دەکوڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فهو بنیته فهما في الوزر سوا ئەم لە ماڵێک کەوتۆ هیچی نەکردووە ئەویش چێژێکی حرامی کاتی بینیوە هەردووکیان لە نێتە خراپەکەی وەکو یەکن خوا بەقەدەر ئەندازی ئەو خراپەکارە ئەمیش لە ماڵی خۆیەوە خراپەی بۆ دەنووسێ چونکە ئەگە پارەکە هەبوویایە هەمان مەجلیسی بێ شەرعی دەڕازاندەوە هیچ شتێک ڕێگری لە نەکردووە تەنها نەبوونی نەبێ عەزمی جەزمە لەسەرەوەی بیکە لە خراپەیە وەکو یەکن بۆیە علامە ابن عثەیمین ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی ڕیاض الصالحین لە بەرگی یەک لە لاپەڕەی 46 دەفەرمێ إن الإنسان إذا نوى الشر ئەگەر ئینسان نێتی شەڕ و خراپەی بەدڵا هات وعمل العمل الذي يوصل إلى الشر ئەوەندەی لە توانایدا بوو هەنگاویشی بۆ هەڵێنا ولكنه عجز عنه بەڵام دەستی پێی نەگەی تواناکەی هەر ئەوەندە بڕی کرد لە خۆزگەی ناودڵ و هەنگاوەکاندایە بەڵام نەیتوانی پێ بگا فإنه يكتب عليه إثم الفاعل بەئەندازەی گوناهکارەکە کە کارە خراپەکەی کردۆ گوناهی لەسەر دەنووسرێ وەی ئەگەر لە نێتی ناودڵت بێ ابن حجر عسقلاني رحمة الله عليه بلا فتح الباري دا مجلد ينزل لا بريس 196 للشرح ين فرموده دا قصدك هذا فرمي اي شي لو فرموده يدكي كبيغمبري صلى الله عليه وسلم فرميتي اذا اراد عبدي ان يعمل سيئة فلا تكتبوها عليه حتى يعملها تلخوا حديث بيغمبر صلى الله عليه وسلم اي نتان بيستو خوا غوري بفريشتكاني دا فرمي اگه بندەیەکم ویستی خراپەیە بکات لەسەری منووسن بەویستەکەی هەتا دەیکا ئەی ئەو حەدیثە چی لێ دەکەی خۆ ئەوەی پێشویان بۆ دەڵێن وەکو ئەو گوناهەکەی بۆ نووسراوە خۆی چی نەکردووە ئەم حەدیثەیان چی لێ دەکەی شێخ ابن حەجەر لە فتح الباری لە مجلدی 11 لاپەڕی 396 خۆی وەڵام دەداتەوە دەفەرمێ ئەم حەدیثە من غير تصميم يمر بالقلب ولا يستقر بس خراپەیەکە گوزەری کردووە بە ناو دڵ و مێشکتا خۆزگەیەکی چەند چرکەییە ئەوەی تریان خۆزگەی شەوڕۆژ و ساڵ و دوانزەی مانگێتی تۆ یەک جار خراپەکە بە مێشکتا هاتۆ گوزەری کردووە خەریکە مەلایکەت بینووسن خوا دەفەرمێ لەسەری منووسن هیچ نییە مادام لەسەری نەبووەتە بەردەوام هەر بە خەتەرەی مێشکتا هات و گوزەری کردو ئەستەغفیرڵڵاه کردووە کرد یان هەر بەدوویدا چۆنت بۆ نەکرد خوا دەفەرمێ لەسەری منووسن بەس ئەوەی پێشویان وانە ئەوەی پێشویان چەند ساڵە ئاوات دەخوازێکە پارەکەم ڕۆژێ دەبێ شەر بێ قەرەبووی هەموو ئەوە بکەمەوە بڕواتان هەبێ ئەمە واقعە برادرێک لە منظمەیەک کاری دەکرد کوڕێکی بردبووە لای خۆی لەبەر خاتی خوا کە دایکی منداڵی بێباوەک بەخێو دەکەوە ئەم کوڕە گەورەیانە
ئەویش یعنی هەستێکی ویژدانی ئینسانی هەبوو کتێ ئەو ماڵە گوناحن کۆمەڵە منداڵی بێباوکن و ئەم کوڕان گەورەیە و بێکار و کەسابەتە بابی مەم لەو منەظەم و ڕێکخراوانی کە ئەمریکیەکان سەپەرشتیان دەکرد لای خۆی دای نابوو کابرا دۆستایەتێکم هەبوو لە ڕێ ڕێکخراوێکەوە یعنی هیچ پەیوەندێکی بە ئاینی ئیسلام و ئیسلامی ئەوانەشەوە نەبوو نوێژیشی لەم دوایانەدا جارجار دەهاتە مزگەوتی ئێمە دەکرد وتی وەڵای فڵان کەس مامۆستا خەڵکی فەقیر زۆر سەیرە وتم چۆن وتی فڵان کەسم بینی من عەرەق دەخۆمەوە هەر باشکە وتی من عەرەق دەخۆمەوە پارەشم زۆر زۆرە مانگی وا 50 وەرەقە دەکەم لەو ڕێکخراوە ئەوم هێناوە مانگی 8 وەرەقە 9 وەرەقە 900 دۆلارم دەدا وەڵڵەهی دەست زیادەوە بەڵکو یارمەتی دایکی بدا ئەو منداڵانە بەخێوکەن من وەکو هەستێکی ئینسانی ئەگەر نەشتوانم یارمەتی تیان بن بە ئەم کوڕیان بۆ تەعینکەم وتی سەیرەکەم ڕۆژ لێ بتڵێ بیرەی بەدەستەوە و عەرەق دەخواتەوە وتم ملم گرتم کاکە بۆ دەکەی ئەی مامۆستا تۆ بۆ دەیخۆیەوە وتم بابە من مدیرم من دەوڵەمەندم من لە ئەمریکا هاتوومەوە لە ئەوروپا هاتوومەوە یەک دوو ئیقامە و هینم هەیە بەڵام تۆ لە داماوی و فەقیریانە من هێناوی لەرەک حرەسیات هێشتێ بگری والله منش دەبێت تۆڵەی فەقیری بکەمەوە مادام دۆلارم لە جیشفانی خۆم ببینی تۆڵەی چەند ساڵی فەقیری دەکەمەوە منش عەرەق بخۆمەوە یعنی هەموو ڕقەکەت کۆ کردوێتەوە لە فەقیریدا وەکو فڵان کەس دەوڵەمەند بم و عەرەق بخۆمەوە هەیدا ماو چاو لێ خراپەکان کە لە دڵا هاتن و چوون و چاول لە کەسێک بوو کە مێزی عەرەق خواردنەوەی دەوڵەمەندانی بینیوە کوێتی دەبێت ئەوانە چ بەختەوەریەکیان هەبێ کە 3-4 دۆلاری لە جیرفانی خوابینی فەقیری نەکبەت لە زیاتیەوەی پاشەکەوتێکی لێ بکە مەشروعێکی باشی لێ بکە بۆ خۆی بنیادنێ ئەوێت تۆڵەی فەقیری بەبێ فەرمانی خوا بکاتەوە بۆیە زۆر جا فەقیرە فەقیرە هەر دێتەوە دواوە ئاخری خۆی بەخۆی ڕەوا نابینێ جا ئەوەی کە ئیبن حەجەر فەرمووی جاری وایە خەتەرێک بە مێشکدا دێت لە خراپەوانە خوا هێن بە ڕەحمە دەفەرمە فریشتەکان لەسەری مەنووسن چونکە بەردەوام لەبیر نییە بەردەوام نەخشەت بۆ دانەناوە خەتەرێک دێو دەڕوا خوا بە ڕەحمی خۆی لەسەر نانووسێ بەڵام ئاگال لێبێ شتەکانت نەبنە خەیاڵ و خولیای شەو و ڕۆژت بەشی سێم أن يهم بالسيئة ويسعى في الحصول عليها کەسێ نێتێکی خراپی هەیە هەوڵیشی بۆ دەدا ولكن يعجز چۆتە مەیدانەکەوە بەڵام نەگەیشتە لوتکەکەی و تیاچوو فهذا يكتب عليه وزر السيئة كاملا وەکو ئەوەی گوناهەکەی بە تەواوەتی کردبێت لە ڕۆژی قیامەتە ئەوە لەسەر تای تەرازوی خراپەکانی ئامادەیە ئەو کارە بە بەڵگەی چی بەڵگەمان هەیە بۆ ئەم قسەیە بەڵێ زانایان دەفەرمون بەڵگە فەرمودەی بوخاری و مسلیمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ 3 جار ئەم فەرمودەیە لە بوخاری داهاتووە إذا التقى المسلمان بسيفهما ئەگە دوو مسلمان لەسەر ماڵی دنیا لەسەر حیزب لەسەر پۆست و پلە و پایی دنیایی چوونە مەیدان بۆ یەکتر و تفەنگیان لە یەکتر دەستدایە شمشێریان لە یەکتر دەستدایە چوونە بەرامبەری یەکتر فالقاتل والمقتول في النار پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بکوژ و کوژرا و هەردووکیان دەچنە جەهەنەمەوە معناوە نییە کە لە بڵین لە بەهەژ مەحرومن بەڵام حتا لەسەر ئەم کردارە پیسیان جەهەنەم پاکیان نەکاتەوە بەهەژ نابینن ڕاستەوخۆ هەردووکیان دەچنە جەهەنەمەوە ئەوەی لەسەر مەرامی دنیایی خوێنی یەکتر بڕێژێ وتيان أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم قالوا يا رسول الله هذا القاتل فما بال المقتول أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم أو زاني من بكجة قاتلة حقيقيتي بشدة جهنم أي أو كجراوة بو خو كجراوة فرمي لأنه كان حريصا على قتل صاحبه فرمي خوا سيدنيتي ناو دليدك بخوا أم مجالي نو دستي بو نكرايو أي ناس سور بو لسروي هاوركي بكجة أمش بنيتي كشتن شوات الشر ئەم سوور بوو لەسەر بەرامبەرەکەی بکوژێ ئەم بەنێتی ناودڵی ئەویش بە قاتڵەکەی هەردووچیان کلاهما في النار هەردووچیان دەچنە جەهەنەمەوە بۆیە لە فتح الباریدا شێخ ابن حەجەر لە مجەلەدی 12 لە لاپەڕە 245 شەرحی صحیح بوخاریدا دەفەرمێ شێخی باقلانی و ئەوانەی شوێن کەوتوی شێخی باقلانین ئەوان بەڵگەیان لەسەر ئەم فەرمودەیە ئەوەیە من عزم على المعصية يأثم ولو لم يفعلها هەر کەسێک نێتی خراپەی بەدڵا بێ و هەنگاوی بۆ هەڵگرت پێ و بەڵام نەگەیشت بێتە لوتکەکەی خوا وەکو بکارەکە بۆی دەنووسێ وەکو حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمیش نێتی کوشتنی ئەو هەبووە بەڵام فریانەکەوت ئەو زووتە دەستی خۆی وەشان ئەم بە نێتی خۆی دەچێتە جەهەنەم ئەویش بە کوشتنەکە دەچێتە جەهەنەم هەردووکیان لە ئاگردان هەروەها عولەما دەفەرمون کەسێک دەیەوێت بچێ بۆ دزی کەسێک دەیەوێت بچێ بۆ دزی هەموو شتەکانی ئامادە کردووە گەیشتە شوێنەکە خەریب و قفڵەکە بشکێنێ خەریب و قاسەکە بشکێنێ لەو کاتەدا پۆلیس هات ئاسایش هات مەجا مەخاوەن ماڵ بە خەبەر هات ڕای کرد یعنی گەیشتۆتە شوێنی مەبەست هەموو هەنگاوەکانی بۆ بڕیون بەڵام دەرفەتەکەی بۆ ڕێنەکەوت و دزیەکە نەکرا لە ڕۆژی قیامەتە دزیەکەی بە کاملی لەسەر حیسابە
کەسێک چۆ بۆ زیناکردن تەلەفۆنی بۆ ئافرەتەکە کردووە ئافرەتەکە بۆ پیاوەکە هەموو شتێکیان ڕێخستووە گەیشتنە شوێنێک تەواو لێک نزیک بوونەوە هیچ شتێک لە دڵیانە نەما بکە ئەو کارە قێزەوە نەبکەن بەڵام بربەستێک هاتە پێشەوە نەیهێشت بێک بگەن لە ڕۆژی قیامەتە سزای زیناکان لەسەر حیسابە چونکە هەموو هەنگاوەکانیان بۆ ناوە هیچ ترسێکی خوا لە دڵیانە شەرمێک لە خوا لە دڵیانە نەبوو ئەوە خۆ بەکردار هیچیان نەکردووە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمەوە ئین هەمە بها فعملها ئەگەر کەسێ خراپەکەی بەکردار کرد كتبها الله سيئة واحدة خوا هەندە بەڕەحمە یەک گوناهی لەسەر حیساب دەکا بۆ چاکەکەی پێشوو فەرمووی بەلانی کەمەوە چەندی بۆ حیساب دەکا ده هیچ کات چاکە یەک بە یەک نییە چاکە یەک بەدە لانی کەمەکەی بەڵام ئەم پەروەردگاری بەندانە ئەوەندە بەڕەحمە كتبها الله سيئة واحدة ئەگەر بەکردار کردی یەک خراپەی لەسەر دەنووسێ قەت خراپەیەکت بەدە خراپە نییە خراپە لە قیامەتە هەر یەک بە یەک دەنووسرێت لەسەرت بۆی ئیمامی نەووی ڕەحمەتی خوا لێ بێت فەرمێ فانظر بڕوانە ئێمە زنجیرە باسی بڕوانەمان دڵین بڕوانە ئەم ئاەت و حەدیثانی کە بۆت دەخوێندرێتەوە خۆشەویستم بڕوانە فانظر بڕوانە إلى عظيم لطف الله تعالى ئای خوای پەروەردگاری ئێمە چەند بەڕەحمە چەند گەورەیە لوتفەکەی کاتێکەوە کەسێک لە پێناوی خوا داواز لە خراپەیەک دێنێ عەرزم کردن لە ماڵە دەیتە دەرەوە بڕۆی ئەو خراپە بکەیت قەڵەم و مینەکەت بەدەستەوە موبایلەکەت خراپەیە کۆمنتێکی ناشرین بنووسی بەڵام لەبەر خاتری خوازی لێدێنی خوا دەفەرمێ عنده حەسەنەة کامیلە چاکەکە لای منە سەیری وشەی عنده فریشتەش عایدی ئەو نیە لای منە خوا دەفەرمێ ئەم چاکەیەت لای منە وەکو پەروەردگار بە گەورەی و لە لوتفی خۆی بفەرمێ قەرزێک لای منە دەدەمەوە عنده لەلای من هەیە حەسەنەة جا سەیری حەدیث کەن یەک وشە دەبێ خەتی بەژێراوێنی کامیلەتەن ئەم کامیلەتەن زۆر مهمە چاکەکەت بچووک نییە کامیلەتەن چاکەیەکی تەواوت دەدەمەوە کامیلەتەنی لەگەڵ فەرموودەکە بەڵام دەفەرمێ کە باسی خراپە دەکات لە بەکردارکردت باسی سەیئەکە دەکا سەیئەة واحدة نافەرمێت خراپەیەکی تەواو لەسەر دەنووسم دەفەرمێ یەک خراپە لەسەر دەنووسم ها یەک بۆ تەقلیلە هێشتا بچووکی دەکاتەوە هێشتا خوا پێی خۆش نییە گوناهەکان لەسەرت گەورە بن خوا حەیفنە ئینسان ئەو خوای خۆی خۆش نەوێ ئەو هەموو بێ ئەمریەت کردووە هەموو سنوورەکانت شکاندووە کەچی چۆن تەشبیه نەبێ بیلا تەشبیه ئەو ڕەحمە شەرخوا خستوێتە دڵی دایک و باوکەوە ها کاتێ دایک و باوک چەند لە منداڵیان بێزارن کاتێک کە دەگەیشتن دەگاتە عقوبەی کاتێک کە ئاواتی خراپەی بۆ دەخوازێ تخوا حەز دەکات سزاکانی زۆر تند بن حەز دەکات هێشتا سزاکەی بچووکترین بێ جا ئەو ڕەحمە لەکوێ و ڕەحمی خوای ڕەب العالەمین لەکوێ خوا دەفەرمێ هەموو سنوورەکانی شتشکاند هێشتا نافەرمێ سەیئەة کامیلە یەک گوناهی تەواوی بۆ بنووسن دەفەرمێ سەیئەة واحدة بە کەمی دێڵێ یەک خراپەی لەسەر بنووسن هێشتا عەبدەکەم نامەوێ ڕۆزی لە گوناها هێشتا نامەوێت لە جەهەنەما ڕۆزی بەڵکو تەوبە بکەی هێشتا خۆشم دەوی با پەروەردگارمان خۆش بوێ با ئاوا خوا بە خەڵک بناسێنین بەڕێزان خوای ئێمە کە ئەڵڵایە ئاوا بەڕەحمە ئەم حەدیثانە کە ئاوا بە درێژیشی دەکەینەوە مەبەستمە جوان تێی بگەین بەڕێزان هەر بەسەریا تێ نەپەڕین خاڵ بە خاڵ لەسەری بوەستین بۆیە خۆشەویستم ئاگات لە خۆزگەکانت بێ بینیمان دەوڵەمەندێک یەتەقی فیه ڕەبە کە ماڵی پەیدا کرد لە حەڵاڵە پەیدای کرد لە حەڵاڵە سەرفی کرد حەڵاڵ پەیدای کرد حەڵاڵ سەرفی کرد بینیمان یەصیل فیه ڕەحیمە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بوو بە چەتری خێر و بەرەکەت بۆ خزم و کەس و کارەکەی و خوشک و براکانی لە سای دەوڵەمەندی ئەوانە ئیش حەسانەوە سوپاس بۆ خوا محتاجی دەستی خەڵک نەبوون ويعلم لله فيه حقا صالنا زكاتي ددا خيري دكر مزگوتي دروز دكر مكتب وخستخانه بيري او پرد لحر شوينه مسلمانان صدقيكي جاري هبويا بشي خويتي دكر اما بكردار او همو پاري صرف كردوا او يتريشيان بس نيتي خاوينه الله خوزگل خوزگي خوا لو ان لي مالا خوزگ مالي فلان قسم هويا بونا لذتي الدنيا بيبينم لعملت فيه بعمل فلان وكو فلان كس خير ومن دبوم ام دوانا لقيامته وكو يكن چەند جوانە ئەو نێتە جوانە ئەو نێتە پاکە دەباتە ئاستی ئەو دەوڵەمەندەوە کە ئەو هەموو خێر و خێراتی کردوێتەوە هیچ نەکردووە بەس دڵ و دەرونی خۆت پاک کردوێتەوە بەس دڵ لەگەڵ خوای خۆت و مسلماناندا ڕاستە ئەوەی تریشیان هەموو ژیانی الفەقر والبؤس هەموو ژیانی بە فەقیری ڕابواردووە هەموو ژیانی نەهامەتی و نەداری و کزۆڵی و کڵۆڵیە
بەس ئەوەندە غەبی و گەمژێ دوو لە ڕوتان گەمژە و بێمێشک و نێت پیسە دەڵێ خۆزگە وەکو فڵان کەس پارەم هەوەی عەرەقم بخواردایەوە خۆزگە وەکو فڵان کەس بۆم باسکردن مەجلیسی شەوانم بەبێ شەرعی بگرتایەوە ئافرەت ڕەقسی بۆ بکردمایە ئەم هەموو ژیانی نەکبەتە بە فەقیری بردوێتە سەر وەک دەوڵەمەندەکە چێژی نەبینیوە هەر چێژی کاتیشی نەبینیوە بەس بەم نێتە پیسەی بەم بێعەقڵی خۆی دەباتە ئاستی ئەو پەنا بەخوای پەروەردگار وحافظي السويتي رحمة خوالي بدأ فرمي النية تؤثر في الفعل فيصير بها تارة حراما وتارة حلالا دفرمي صورته واحدة يكر دار من هي يك إيش من هي بس بنيتي ناودلي إنسانك جارك دبيت حلال جارك دبيت حرام وكو شي وكو سربريني أجلك كسي مريك سر دبره مانگایك چێلێک سەر دەبڕێ یەکەم کەس بۆ خۆی پەروەردگاری سەر دەبڕێ لە خوای گیان لە پێناوی ڕەزامەندی تۆدا ئەم ئاژەڵە سەر دەبڕم گۆشتەکەی دابەش دەکەم بەسەر فەقیر و هەژاردا هەموو قەترە خوێنێکی کە لەو ئاژەڵە دێتە دەرەوە خوای گەورە بە چاکەوە دەنووسێ هەموو پارچە گۆشتێکی کە دەخورێت دەچێت دەسایتە تەرازوی خێرەکانت بۆ ئەم گۆشتە حەڵاڵ بوو دەبێت بخورێ و هەمووی پاداشتە بۆ خوا بوو کەسێک چوو حیوانێکی لەسەر قەبرێک سەر بڕی وتی ئەم حیوانە بۆ فڵان کەسی پیاوچاک دەکەم بەخێر بۆ فڵان کەسی قەبر دەکەم بۆ خێر وەکو زمانی خۆی بۆ بتەکان دەیکەم بەخێر بۆ ئەوان دەیکەم بە سەدەقە هەر دەبێت یەکسەر گۆشتە فڕێ بدرێت نابێت هیچ مرۆڤێک لێی بخوا هەر ئەوا سەری بڕیەوە هەردووچیان سەر بڕینن هەردووچیان شەرعیەنیش سەریان بڕیەوە ملیان قوت کردووە هەردووچیان خوێنیان لەبەر ڕۆیشتۆ جوڵاونەوە لە یەک دیدەوە سەیریان کرد دوو کەس دوو مرۆڤن دوو حیوانن وەکو یەکسەر بڕاون ئەو بەنێتی خوا گۆشتەکەی حەڵاڵ و هەموو پاداشتە بۆ خاوەنەکەی ئەویان بەنێتی کەسێکی غەیری خوا سەری بڕیوە دەبێت ئەو گۆشتە فڕێ بدرێ بۆیە نابێت حیوان لە پێی لەبەر پێی من وەکو بە ڕێی خۆم نابێت حیوان لەبەر پێی هیچ مەسئولێکی شاسەر ببڕدرێ ئەبێت کە سەر بڕێڵی خالیسەن خوایە بەس بۆ تۆ احترامی بگرێ کە هاتە ماڵ حەز دەکەی 10 حیوانی بۆ بەسەر بڕۆ بۆی کە بە چێشتونان بەس نابێت لەبەر پێی مرۆڤە حیوان سەر ببڕدرێ دەبێت لە سەر بڕینا بەس بڵێ بسم الله الله بەس بۆ تۆ خوایە نێتی هەر مەخلوقێکی لە سەبێت بێ ئەو گۆشتە فڕێ بدرێ نابێت لێ بخورێ خاوەنەکەشی پڕاوپڕی ئەو ئاژەڵە گوناه و تاوان دەچێتە دەرازەکانیەوە چاو لێنێت چەند گرنگە یەک کارە هەردووچیان وەکو یەکە حافزی سویتی دەفەرمێ بزانێت چ کارێکت پێ دەکا بزان ئەو خۆزگەیەت چیت پێ دەکا زانەی بەناوبانگ ئیبن القەیم لە کتێبی الروح دەفەرمێ الشيء الواحد تكون صورة واحدة وهو ينقسم إلى محمود ومذموم إمام ابن القيم الجوزي رحمة الله عليه بالكتاب الروح هذا فرمي همان كردار بريزم دابش دبي بودوشت هي زور جوانا هي ناشيرنا الصورة واحدة ولا فارق بينهما إلا القصد حد شان وكو يكن بز نيتي ناودلي مروفك جان دكاتوا ديكا بمحمود يان بمذموم بجوان يان بناشير نخراب وكوشي التوكل والعجز كسك ساركي برا لبنزين زوزو مزبوطة بسم الله الرحمن الرحيم دكا والسلف ليه دا ودل بابرين بش بخواي قورا او التوكل راستقينيا او كي كش ساركي تقهري تيكا وتوا استوب دقريو نايقريو السلفك دا يجريو نايجريو دستوسانة طاقتي لا في ترينيا كره دا پش بخوا گەورە بابڕین پش بەخوا تەوەکل بۆ خوا ئەوە عەجزە ئەوە تۆ ئەوە ڕاز ناکەی لەگەڵ تەوەکولە ئەوە دەتەوێت خۆ بدزیەوە لەبەر پرسیارەتی خۆت زینەوە عەجز جیاوازە لەگەڵ تەوەکل ئەوەیە هەرچی کارێک کە دەسەڵاتی مرۆڤی تێدایە کردوتە ئەمجا بسم الله تەوەکەلت عەلی الله بەڵام تۆ خۆ دەدزیەوە لەبەر پرسیارەتی بڕۆین کوڕە پشتیوان بەخوا گەورە هیچ نابێ ئەوە هەردووکیان کابراش ئیمانی بە قووەتە کاکە پشتی بەخوا بەستۆ ڕۆی نەوەڵڵ ئەوە عەجزە ئەوەی ڕاستەقینە تەوەکل ئەوەی پێشوویانە دووەمیان بەڕێزان الرجاء والتمني تەلەبەیەک سعی کردووە چی هەوڵ و تێکۆشانە داوێتی گوێی لە مامۆستا گرتووە مەرزەمەکانی خوێندوێتەوە لە ماڵە تێکۆشاوە شەو نخوێنی کردووە ئەگەر جەتێستە ئیمتیحانت لە پشت بەخوای گەورە ئیشەڵڵا دەرەچم ئەوەی تریشیان بە دیار فەیسبووکەوە بە وەختێ باگاهاتەوە نە لاگای لە مامۆستایە نە سعی کردووە نەیز کورد لە گرنگ نییە خوا پشتیوان بە بسم الله لەکەی ئیشەڵڵا دەرەچی ئەوان تەمەنیە تەمەنی هیچ نییە ڕەجا ئەوەیە هەموو هەوڵی خۆتت داوە ئەم جا دەڵێ ئەگەر خواش مەیلی لێ نەبێ هیچ من ئیمتیحانە لەبیر نامێنێ ئەگەر لێ بێت تێکەڵایان مەکە النصح والتشهير کەسی ئامۆژگاری دەکەی بەحساب هەمان کەلیمەن کاکە وەڵای ئەم کارت باش نەبوو ئاوا بکە ئاوا بکە ئەگەر بۆ خوات بێ نەسیحەتەوە پاداشتی هەیە ئەگە بۆ شکاندنی بەرامبەرت بێ بتەوێت تەریخی بکەیتەوانێ خۆت بەسەر ئەوە زاڵکەی من لە تۆ زاناترم من لە تۆ عاقڵترم تۆ هیچ نازانی تەریخی کەیتەوە تەشهیرە و خوا گوناهبارت دەکا
هەمان قسە هەمان بە حسابنا وەکو نەسیحەتە بە تەشهیر بێ گوناحباری بە نەسیحەت بێ ئەجرت هەیە لای خوا بە نێتی ناودڵ ئەم شتە بۆ فڵان کەس ڕاست کردەوە بە چی نێتێ پێدوت الهەدیەة والڕیشوە کابرا هەدیەک دیارێک بە هەرچیەکی ناودەنەی لە بۆنێکی خۆشەوە لە قاتێ جلەوە لە میوە خۆراکێکەوە دەیبان بۆ ماڵی کەسێک دەڵێ قوربان هاتووم سەردانت کردەوە ئەو هەر شتێکیشی بەدەستمەوە بوو لە نێتی دڵیا ئەمە فڵان کەس بەرپرسە نەوەکو نەخشەی داناوە جا بەرتیل دەروایە حسابی کردە 6 مانجیکەیشی بە فڵان مەسوول دەبێت لە ئێستاوە خۆی لە نزیک دەکاتەوە حیوانێکی بۆ ماڵ دەبە موبایلێکی بۆ دەکڕێشتێک قوربان بەخوا هیچ ئیشیشم نەبوو ئەوە خوا ئاگادارە هەر لەبەر خوا خۆشم دەویستم دیارێکی بچکۆلەشم پێ بێ فەقیرە کابراش جاری وایە سەیدە سوڕ دەمێنێ باشە فڵان کەس خۆ هیچ ئیشیشی نەبوو ئەوە نەخشەی داناوە 6 مانجیکەیشیەکەی پێی دەبێت لە ئێستاوە بناغی بۆ دەشێلێ کابرایشکەش لەبەر خاتی خوا جەنابەت فڵان کەس خۆش دەوێت هەدیەیەکی پێشکەش دەکەی بۆی محەبەت و برایەتیتان زیاد بێ کارەکە هەر یەکە لە ڕواڵەتە وایان نا بەس خوا ئاگای لە نێتی ناودڵە ئەوە ڕیشوێ و نعلەتی خوال لێبێ چونکە بەرپرست فێری حرام خۆری کرد ئەوەشیان هەدیە و برایەتی و خۆشەویستیت بەس لەبەر خوا بوو ڕەحمەتی خوال لێبێ ئەوە لعنەتی خوای بەرکەوت ئەوە ڕەحمەتی خوای بەرکەوت هەر یەک کارە ئیبن القەیم دەفەرمێ بەس نێتی ناودڵ دەیگۆڕێ ئاگال لە خۆت بێ الإخبار بالحال والشكوى کەسێ زۆر دەستکورتە زۆر نەدارە باسی خۆی دەکات دڵە وەڵڵاهی زۆر دەستکورتم بۆ ئەی من و تۆی موسڵمان پێ بزانین کاکە عیبەی تێدا نیە بەڵکو خەمێکی لێ بخۆین یەکێکی کەس لە کاکە فەقیری کوشتمی نازام هەموو عالم وەڵڵاهی نازام من بۆ هیچم بە هیچ نابێت شکوای حاڵی خۆی لە خوا دەکات نەعوذ بالله چاو لێ لە لای خەڵکی بێڕەحم شکال لە خوای بەڕەحم دەکات زۆر خەتەرە مافی خۆتە بڵێ وەزعم باش نییە وەکو ئەوەی باسێکی حاڵی خۆت دەکەی ئاساییە خۆش پێی ناخۆش نییە بەڵکو موسڵمانێکی خێرەومەند پێت بزانێ بەڵام ئەوەی تریان ناڕەزایی بەرامبەر بەخوا دەردەبڕێ وەکو شکال لە خوا بکا لای خەڵک خوا ئەمانی زۆر پێ ناخۆشە هەر یەک قسەیە بەس ئەوە شکوای حاڵە ئەوە شکوایە لەسەر خوای پەروەردگار بۆیە بەڕێزان دەبێت ئاگامان لە خۆمان بێ کۆتایی قسەکانم ئەم وتارە ئەم زنجیرەیە لە باسینێتە بە دوو شت دێنم یەکەمیان لە کتێبی واعظ مۆژیاری عمر آل عوض لە پەڕی 140 یەک دیارێکی زۆر جوان دێنێ یەک دیارە بەس دەرسی بە نرخی تێدایە دەڵێ أبحر في قراءة أي شيء إلا النوايا قوڵ بەوا لە خوێندنەوەی هەر شتێکە هەر بابەتێک دەخوێنەوە هەر زانستێک خوا ئازانێ بۆ چیت کردووە ئەها ژنی وایە بەهانە بە مێردەکەی دەگرێت فەقیرە فەقیرە کابرا هیچی لە خەیاڵانەیە ئەڵێ دەزانم بۆچی پێکەنیوی ئەو موبایل دەزانم بۆچی بوو ئەزانم بۆچی ڕۆیشتیتە دەرەوە ئەزانم بۆ تەلەفۆنت کرد فەقیرە کابرا ئاگای لە هیچ نییە پیاوێکیش بە هێبانشیەوە بەهانە بە ژنەکەی دەگرێت ژنی داماوە ئاگای لە هیچ نییە خەریکی ماڵ و مناڵێتی ئەم نێت دەخوێنێتەوە قوڵ دەبێتەوە لەو نێتەیە نێت لەو قسەیە چ بوو نێت لەو پێکەنینە چ بوو ئەی بۆچی بۆ فڵان شوێن ئەی بۆ سەیری فڵان کەست کرد هەر کەسێک لە نێت خوێندنەوەی خەڵکا قوڵ بێتەوە ئاخری غەرق دەبێت کە غەرق بوو یعنی چی یعنی خنکای ئاخری خۆت تیادەچی لە هەموو شتێکا قوڵ بەوە بەس لە خوێندنەوەی نێتی بەرامبەرەکەدا قوڵ مەبەوە ئەوە بەس عایدی خوایە ئەمانەی باسمان کردن بەڕێزان بەس بە شێرێک دەبنەوە بەخوا بەس بەخوا لێک دەبنەوە ئیشی من و تۆی بەندە نییە نێتی بەرامبەر بخوێنەوە ئاخری خۆت تیادەچی غەرق دەبی کە غەرق بووی یعنی تازە هیچ غەواسێک ناتوانە ڕزگارت کە جوانی دووەم وشەی جوانی دووەم ئەوەیە ئەحمەد شقەیری لە کتێبی ڕازەکانی گەنجێکدا کە مامۆستا شۆخان فریاد کردوێتی بە کوردی لە لاپەڕی 67 تا زۆر جوانە دەڵێت دڵە دووبارەکردنەوەی ئەوەی بە ئاوەستا دێت دەبێتە بیرۆکەیەک و دووبارەکردنەوەی بیرۆکەیەک دەبێتە هۆی دانانی نەخشەڕێگایەک نەخشەڕێگایەکیش دەگۆڕێ بۆ کار دووبارەکردنەوەی کاریش بۆ نەریت دەگۆڕێت ئەو نەریتەش سەرکەوتن و شکست لە ژیانتدا دیاری دەکات لەبەرەوە چاودێری هەموو ئەوەی بە مێشکتدا دێت بکە چونکە دووبارەکردنەوەیان ئایندەت دیاری دەکات واتە دایمەوەی کە بە مێشکتا دێ یەکەم جار خەتەرێک بە مێشکتا هاتووە ئەو زۆر دووبارەت کردەوە دووبارە ئەمەی کە بە مێشکتا دێ بێتە بیرۆکە ئەبێتە بیرۆکە بیرۆکەیەک چەند جار بیرت لێکردەوە ئەبێتە نەخشە نەخشەکە دەبێتە کار ئەها چاولی وردە گەورە بوو کردت بە کردار کارەکە هەر کارێک چەند قورس بێت 2-3 جار دووبارەیکەوە بەلاتەوە ئاسایی دەبێت هات چەند ئیشەکەت قورس بێ فڵان کەس چۆن ویشەی پێ دەکرێت کە چەند جار دووبارەت کردەوە ئەبێتە نەرید لێت ئەبێتە خوو ئەبێتە ئەخلاق هەر بەلاتەوە دوای گرنگ نابێت جا ئەگە خوا ڕەحم کە بیرۆکەکانی کە بە مێشکتا دێن گۆڕان ئەوەی بە مێشکتا هات گۆڕا بۆ بیرۆکەکە گۆڕا بۆ نەخشە بۆ کار بۆ نەرید لە جوانیدا ئایندەت ڕوونە بەس بەخوا دایمە بیرکردنەوەی سلبی بە مێشکتا هات
هەر سوور بووی لەسەری هەر شەیتانت بە نەفرەت نەکرد هەر نەتگۆڕی بە چاکە هەر بە دواتچوونت بە دوودا کرد ئەبێتە بیرۆکە لە مێشکدا ئەم بیرۆکەیە دەبێتە نەخشەکە بە دوویدا دەڕۆی دیکەی بەکار کار دەبێتە نەریت ئاخری سەر لە تیاچوونەوە دەرەچێ داواکارم لە خوای پەروەردگار نیەتەکانمان خاوێن کا بۆ خۆی بەڕەحم و میهرەبانی خۆی لە هەموو خەتەرە و خەیاڵێکی خراپ کە بە مێشک و دڵ و دەروونماندا گوزەری کردو خوا بە گەورەی خۆی لێمان خۆش بی ئامین ئامین والحەمدولله رب العالمین